عێراق بۆتە ناوەندی گواستنەوە و بەکارهێنانی ماددەی هۆشبەر. فازڵ غەڕاوی سەرۆکی ناوەندی توێژینەوەی استراتیژی بۆ مافەکانی مرۆڤ لە عێراق ئامارێکی مەترسیدار ئاشکرا دەکات و دەڵێت لە نێوان ساڵەکانی 2022 2023 و 2024دا نزیکەی 40,000 بازرگان و بەکارهێنەری ماددەی هۆشبەر لە عێراق دەستگیر کراون، 230 تۆڕی بازرگانی کردنیش هەڵوەشێنراونەتەوە. عێراق بەهۆی دراوسێتی هەردوو وڵاتی ئێران و سووریا و بوونی ڕژێمی کۆماری ئیسلامی لە ئێران و ڕژێمی بەشار ئەسەد لە سووریا کە کەمتر لە 1 مانگە ڕووخاوە لە ماوەی ساڵانی ڕابردوودا زۆر جار ڕوبەڕووی چەندین بابەتی مەترسیدار بۆتەوە، لەوانە هەڕەشەکانی ئیسرائیل و هۆشداریەکانی ئەمریکا بۆ لێدان لە بەرژەوەندی و بەشێک لە ناوەندەکانی، هەروەها بەکارهێنانی خاکی وڵاتە بۆ جوڵەی سەربازی لەلایەن میلیشیەکانی ئێران و هاتوچۆی حوسیەکانی یەمان لەلایەکی دیکەشەوە. گروپ و دەستە و تاقمەکانی دیکە بەردەوام بوونەتە هۆی تێکدانی یاسایشی وڵات و ناوچەکەش. بابەتێکی مەترسیدار کە لێکەوتەکانی لە هێزی سەربازی و میلیشیا کەمتر نییە، پرسی دەرمان و ماددەی هۆشبەر و بازرگانی و بەکارهێنانیەتی کە عێراقی ڕوبەڕووی کۆمەڵێک پرس کردوتەوە. بۆ هەموو لایەک ڕوونە کە ئێران و سووریا پشتیوانی سەرەکی بەرهەمهێنان و هەناردەی ماددەی هۆشبەر بوون لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا و خاک و سنوورەکانی عێراق و هەرێمی کوردستانیان بۆ گەیشتن بە سوود و مەبەستەکانی خۆیان بەکارهێناوە. ئەم هەوڵانی ڕژێمی ئێران و ڕژێمی ئەسەد لە ماوەی ساڵانی ڕابردوودا هەم حکوومەتەکانی عێراق و هەرێم و هەم کۆمەڵگەی ئەم بەشی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی ڕوبەڕووی مەترسی جددی کردوتەوە. پێشگیریەکان و هەڵوەشاندنەوەی گروپ و باندەکانی قاچاقی ماددەی هۆشبەر یەکێک لە کارە پڕتێچوەکانی عێراق بووە. هەر لەم پەیوەندیەدا فازڵ غەڕاوی سەرۆکی ناوەندی توێژینەوەی استراتیژی بۆ مافەکانی مرۆڤ لە عێراق ڕایگەیاندووە لە ماوەی ساڵەکانی 2022 2023 و 2024دا زیاتر لە 230 تۆڕی نێودەوڵەتی و ناوخۆیی بازرگانی کردن بە ماددەی هۆشبەر لە عێراق هەڵوەشێنراونەتەوە. غەڕاوی دەشڵێت لەو 3 ساڵەدا 40,000 کەس بە تۆمەتی بازرگانی کردن و بەکارهێنانی ماددەی هۆشبەر دەستگیر کراون. بەپێی ئەمارەکانی بەڕێوەبەرایەتی کاروباری ماددە هۆشبەرەکانی سەر بە وەزارەتی ناوخۆی عێراق، ماددەی کریستاڵ زیاترین ڕێژەی بازرگانیکردن و بەکارهێنراوترینی ماددە هۆشبەرەکان بوون لە عێراقدا کە ڕێژەکەی دەگاتە 37.3% و حەبی کاپتاگۆن بە ڕێژەی 34.35 و ئەوانەی دیکەش ڕێژەی 28.35 بەکارهێنانەکان پێک دەهێنن. لەناو ئەو جۆرە دەرمانانەی دیکەشدا تریاک و حەشیش بەرچاوترینن. کۆماری ئیسلامی وەک هەناردەکەری سەرەکی ماددەی هۆشبەر بۆ ئەوروپا و کەڵک وەرگرتن لە خاکی عێراق. لە ماوەی 46 ساڵی ڕابردوودا کۆماری ئیسلامی ئێران بە کەڵک وەرگرتن لە گروپ و دەستە و چاقمەکانی لە ناوچەکەدا بە سەرپەرشتی سوپای پاسداران ماددەی هۆشبەری نەکتەنیا بۆ وڵاتانی ناوچەکە بەڵکو بۆ ئەوروپاش هەناردە کردووە. بەڵگە و ئامارەکان دەری دەخەن کام ڕۆژێمە لە ماوەی ساڵانی ڕابردوودا توانیویەتی تەنانەت بە شێوەی ترانزیت واتە کەڵک وەرگرتن لە بارهەڵگری گەورە و کەشتیەکانیش ماددەی هۆشبەر هەناردەی وڵاتانی ئەوروپا بکات. کۆتا نمونەی بەڵگەکان دەرخەریەوەن کە سوپای پاسدارانی ڕژێمی ئێران لە سەر سنووری وڵاتی ئازەربایجان کە دەیویست بارهەڵگرێکی گەورەی ماددەی هۆشبەر هەناردەی ئەوروپا بکات تووشی شکست بوو، بارەکە لەلایەن حکوومەتی ئازەربایجانەوە دەستی بەسەرداگیرە. ماددەی هۆشبەری جۆری هیرۆین و کریستاڵ سەرەکیترین ماددەن کە ڕژێمی ئێران دەستی باڵای لە هەناردەکردنیدا هەیە، بە شێوەیە کە ڕێگەی ئاوریشم لەلایەن سوپای پاسدارانەوە بۆ گواستنەوەی ماددەی هۆشبەر بەکاردەهێنرێت. مافیەکانی گواستنەوەی ماددەی هۆشبەریش ئەم ڕێگایە بە ڕێگای هیرۆین ناودەبن. ناوچەی باڵکان کە دەکەوێتە بەشی سەرەوە و لای ڕۆژئاوای دەریای ناوەڕاست و دەریای خەزەرەوە یەکێکی دیکە لە شوێنەکانی ترانزیتی ماددەی هۆشبەری و ڕژێمەیە بۆ ئەوروپا کە لە ڕاستیدا دوو بەشی ڕۆژئاوە و ڕۆژهەڵات بۆ گەیاندنی ماددەی هۆشبەر پێکەوە گرێدەدات. سەرەڕای گوشارە نێودەوڵەتیەکان لەسەر کۆماری ئیسلامی ئێران بۆ ڕێگریکردن لە بەکارهێنانی ئەو دوو ڕێگایە بۆ گواستنەوەی ماددەی هۆشبەر، بەڵام ئەم ڕژێمە هەوڵی داوە یەکەم جار خاکی عێراق، دواتر تورکیا و لە کۆتاییشدا وڵاتانی سربیا، بولگاریا، یۆنان، ئیتالیا و گرنگتر لە هەمویان ئەلبانیا بەکاربهێنێت بۆ هەناردەی ماددەی هۆشبەر بەرەو ئەوروپا. جیاواز لە وڵاتانی دیکە کە بەرپرسیارەتی یاساییشیان دەکەوێتە سەر خۆیان و دەکرێت بڵین پەیوەندیەکی ئەوتۆی بە هەرێمەوە نییە، بەڵام عێراق نزیکترین و سەرەکیترین شوێنە لە هەرێمی کوردستانەوە
کە دەکرێت وەکو مەترسی سەیری بکرێت. هاوردەکردنی مادەی هۆشبەر لە باشووری عێراقەوە بەرەو هەرێمی کوردستان جیاواز لەوەی هەرێم خۆی هاوسنوورە لەگەڵ ئێران یەکێک لەو پرسە جددیانەیە کە هەردوو حکوومەتی هەرێم و عێراق گرنگی تایبەتی پێدەدەن و لە ماوەی چەند هەفتەی ڕابردووشدا بەردەوام هێزەکانی یاسایشی هەرێم و پۆلیسی عێراق باند و تۆڕی گواستنەوە و فرۆشتنی مادەی هۆشبەریان دەستگیر کردووە و هەڵوەشاندوەتەوە. ئەوەی کە دەکرێت گرنگی زیاتری پێ بدرێت و بخرێتە بەرباس ئەوەیە کە ڕژێم ئێران لە ئێستادا و بەهۆی گوشارە نێودەوڵەتیەکانەوە ناتوانێت لە ڕێگاکانی هاوڕێشم و دوورگەی باڵکانەوە بەو ڕێژەیەی خۆی لە بەرچاوی بوو مادەی هۆشبەر هەناردەی ئەوروپا بکات. لەم نێوەندەشدا عێراق وەکو نزیکترین و ئاسانترین شوێن بۆ گواستنەوەی مادەی هۆشبەر لەلایەن کۆماری ئیسلامی ئێرانەوە دەبێنرێت و بەردەوام خاکیە وڵاتەی بۆ مەبەستەکانی خۆی بەکارهێناوە. هەرچۆنێک بێت سەرڕایەوەی لە دۆخی ئێستادا کە چەندین گۆڕانکاری گرنگ بەرەوکی ڕۆژهەڵاتی ناوینیان گرسووە و عێراقیش ڕوبەڕووی ئالنگاری جددی بۆتەوە نابێت ئەم بابەتەش لە بەرچاو نەگرین کە ڕژێم ئێران خاکی عێراق بۆ گواستنەوەی مادەی هۆشبەر بەکاردەهێنێت کە ئەگەری دروستبوونی کێشە و گرفتی جددی بۆ عێراق و هەرێمی کوردستانیشی پێوەیە. ڕاستە باسوخواسی سیاسی و گۆڕانە ناوچەیەکان گرنگن، بەڵام ناوخۆی وڵات ئاسایشی کۆمەڵگە و پاراستنی سیمای وڵات لە تێوە نەگلان لەم کردەوە شومانی کۆماری ئیسلامی ئێران دەبێت لە ئەولەویەتی حکوومەتی هەرێم و حکوومەتی ناوەندیش بێت.